بەیادی قوربانیانی جنایەت دژ بە مرۆڤایەتی لە مانگی خەرمانانی 1367 هەفتەی یەکەمی مانگی خەرمانان و بیرهێنەرەوەی ساڵوەگەری جنایەتێکی دژەمرۆییە کە پاش یەک مانگ قۆناغێکی دیکەی بەدەستی جەلادانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی پێکرد. قەتلە عامی بەندکراوانی سیاسی کە لە مانگی گەلاوێژی ساڵی 1367ەوە بە ئیعدامی بە کۆمەڵی ئەندام و لایەنگرانی سازمانی موجاهیدینی خەڵق دەستی پێکرد بوو، لە یەکەمین ڕۆژەکانی مانگی خەرماناندا بە کوشتنی بەندکراوانی چەپ و کۆمونیست درێژەی پێدرا. کۆمیسیۆنی مەرگ پاش ئەوەی کە راپۆرتی مەئموریەتی جنایەتکارانەی مانگی گەلاوێژی خۆیان لە زیندانەکان بە خومەینی ڕاگەیاند، فتوای کوشتنی کۆمونیستەکانیشیان لێوەرگرت و لە یەکەمین ڕۆژەکانی مانگی خەرماناندا لە گیانی کۆمەڵێک مرۆڤی هەڵکەوتوو بەربوون کە دڵیان لێوا و لێوی هیوای مەزنی ڕزگاری مرۆڤی چەوساوە و ستەم لێکراو بوو. کەرەستەی کوشتنیان ئامادە کرد و بەندکراوە مافخوازەکان بە وتنی نا بە جەلادەکان بە پەتی سێدارەوە کراون و بەم جۆرە مۆرکی شەرمەزاری مێژووی لە نێو چاوانی ئەم خوێن ڕێژانە دەدرا. هەزاران بەندکراوی خەباتکار ئیعدام و مەرگیان قبول کرد، بەڵام لە بەرامبەر خوێن ڕێژاندا سەریاندا نەنواند. ئینسایکلۆپیدیای جیهانی ئەم کارە ساتە دژەمرۆیەی بەم جۆرە تۆمار کردووە. پرسیار و وەڵام لە بەندکراوانی کۆمونیست لە ڕێکەوتی پێنجی خەرمانان و لە بەندکراوانی گەوهەردەشتەوە دەستی پێکرد. ئایا موسڵمانی؟ ئایا باوەڕت بە بەهەشت و جەهەنەم هەیە؟ ئایا لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبی؟ ئایا قورئان دەخوێنیەوە؟ ئایا هەموو ڕۆژێ نوێژ دەکەی؟ ئایا ژێر لاپەڕەیەکی کە تێیدا نووسرابێ ئیمانت بە خودا و پێغەمبەر و ڕۆژی قیامەت هەیە ئیمزا دەکەی؟ و لەوانەش پڕماناتر، ئایا لە بنەماڵەیەکدا گەورە بووی کە تێیدا باوکت نوێژی دەکرد و بەڕۆژوو دەبوو قورئانی دەخوێند؟ تەنیا وەڵامێکی نا بە هەر کام لەم پرسیارانە دەیتوانی ببێتە هۆی ئیعدامکرانی کەسەکە. سەبارەت بە پرسیاری ئاخر وەڵامی ئەرێنی پێی بە مانای ئیعدام بوو، لەبەر ئەوەی کە لەسەر ئێرتیداد و لادانی کەسەکە کە لە ئیسلام تاکیدی دەکرد. بە پێی پێوەرە فقیەکان تەنیا کەسێک دەتوانێت مرتەد بناسرێ کە لە بنەماڵەیەکی موسڵمان و لە ژێر سێبەری باوکێک کە بەردەوام نوێژ و قورئانی خوێندووە و لە مانگی ڕەمەزاندا بەڕۆژوو بووە گەورە بوو بێ. ئەگەر کەسێک لەسەر موسڵمانبوونی خۆی تاکیدی کردبایە بەڵام وتوبای نوێژی نەکردووە، تەنیا بە شەلاق مەحکوم دەبوو. بۆ هەر وعدەیەک نوێژ 10 زەربە و بۆ هەر ڕۆژێکیش 50 زەربە شەلاق دیاری کرابوو. سەبارەت بە ژنانی کۆمونیست بە حکمی شەرع ژنانی مرتەد یا دەبوو تۆبە بکەن و یان لە ژێر شەلاقدا بمرن. هەر بۆیە ژنانی کۆمونیست یان لە ژێر شەلاقدا کۆتایی بە ژیانیان دەهات و یان ئیسلامیان قبول دەکرد. هۆکاری دەست بەسەرکردنی زۆریان هێشتا ناڕوون بوو و لە چاوەڕوانی بەناو پێڕاگەیاندنی تاواندا ڕاگیرابوون. ئابراهامیان مێژوونووسی ئێرانی جەریانی ئیعدامەکانی بەم جۆرە وەسف کردووە. لێپرسینەوەکان لە ئەڤین و گەوهەردەشت لە تالاری سەرەکی دادگا بەڕێوە دەچوو. بەشێک لە لێپرسینەوەکان سەرزارەکی بوون و بەشێکی دیکەش لە ڕێگەی پرسیارنامەیەکی تایپکراو ئەنجام دەدرا. بەشێک لە بەندکراوان دەیانتوانی بازجووەکانی خۆیان ببینن، بەڵام باقیەکان لە پشت پەردە خۆیان شاردبووە. کەسانێک کە وەڵامەکانیان قبول دەکرا بەرەو لای ڕاستی تالاری دادگا و ئەوانەی وا پرسیارەکانیان قبول نەدەکرا بەرەو لای چەپی تالارەکە هیدایەت دەکران. دەستەی یەکەمیان دەگەڕاندەوە بەندەکانی خۆیان و پێیان دەوتن کە دەبێت نوێش بخوێنن. ئەگەر بەندکراوەکە لە خوێندنی وعدەیەک نوێش خۆی بواردوە 10 زەربە شەلاقی لێدەدرا و سزای کەسێکیش کە لە ماوەی ڕۆژێکدا خۆی لە خوێندنی هەر 5 وعدە نوێژەکە بواردبایە 50 زەربە شەلاق بوو. ئەوانەی کە نەیانتوانی بوو سەرکەوتوانە وەڵام بە پرسیارەکان بدەنەوە و ڕەت کرابوونەوە، پاشوێستانێکی کورد بۆ تەحویلدانی وردە کەلوپەلەکانیان و نووسینی دوایین وەسیەتەکانیان بەرەو شوێنی ئیعدام ڕەوانە دەکران. هێندێک لەوان بە وتەی خۆیان توانیان گیان بە سڵامەت بەدەربەرن لەبەر ئەوەی کە لەو قەرەباڵغیەی کە خوڵقا بوو بە هەڵا بەرەو ئەو دەرگایە بردرابوون کە نەدەبوایە بڕۆن. دەربازبووان لە بیریانە کە چۆن نووسینی دوایین وەسیەتنامەیان پێشۆخی بووە و باوەڕیان نەکردووە کە ئەم جۆرە پرسیارانە دەتوانێت چارەنووسی مان و نەمانی کەسێک دیاری بکات.
هەواڵی ئەم جەنایەتە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و چاپەمەنیەکانەوە بڵاو نەکرایەوە. خومەینی و شاگردەکانی لایەن وابوو کە قفڵێکی هەمیشەییان لە زاری کۆمەڵگاداوە. تەرمی قوربانیانی ئەم جەنایەتیان بە دزیەوە لە خاوەرانی تاران، داڕوڵڕەحمەی شیراز، باخی ڕەزوانی ئیسفەهان، حەساری دادگای سنە و لە دەیان شوێنی دیکە ناشت. گۆڕستانی ئەم ئازیزانەیان لەعنەت ئاوا ناولێنا تا بە خەیاڵی خۆیان خەڵک لێی دوورکەنەوە. بەڵام ئەو گۆڕستانانە دەست بەجێ بوون بە گڵکۆی ئازیزانی لەبیر نەچووە و بێگومان لە داهاتوویەکی نزیکیشدا دەبنە ژوانگەی ئاشقانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی. ئەمڕۆ لە بارودۆخێکدا یادی ئەو ئازیزە گیانبەختکردوانە بەرزڕادەگرین کە کۆمەڵگەی ئێران لێوا و لێوی نەفرەت لە ڕژیمی ئیسلامیە. شەپۆلەکانی ناڕەزایەتی و مانگرتنی کرێکاری و مقاومەتی جەماوەری لەسەر تاسەری ئێران وەڕێکەوتووە. ڕژیمی ئێران کە سەردەمانێک خۆی بە ئاڵا هەڵگری پان ئیسلامیزم لە گژ ناوچەکە دەزانی، ئەمڕۆ نەتەنیا لە لای خەڵکی ئێران بەڵکو لە لای خەڵکی تەنانەت شیعە مەزهەبی ناوچەکەش بێزراوە و گۆشەگیر بووە. وەها بارودۆخێک ئاسۆی ڕزگاری لە چنگ ڕژیمی ئیسلامی بەرەو ڕووی جەماوەری بێبەش و ستەملێکراوی ئێران کردوتەوە. بێگومان سەرنجام ئەو ڕۆژە دێ کە سەرانی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە دادگای عەداڵەتی جەماوەری ئازار چێشتووی ئێراندا محاکەمە بکرێن و نەهێنی جەنایەتە بێ ئەژمارەکانیان زیاتر ئاشکرا بێت و بە سزای شیاوی خۆیان بگەن.